بەڕێنمای بیان باش کوردستان لەگەڵتان بەردەوامە بین لەسەر بابەتێکی تەندروستی قساکەین کە ئەویش پشکنینی DNA با بزانین DNA بۆ کێ ئەنجام بدرێت چێن ئەو کەسانی کە پێویستە پشکنینی DNA بۆ بکرێت بە میواندەرەتی بەڕێز دکتۆر فەرهاد مارو بەردنجی پسپۆڕی نەخۆشیە بۆ ماوەیەکان دکتۆر جیان بەخێر بێت. دکتۆر DNA خۆی چییە؟ کامانن ئەو بابەتانی کە ئەو نەخۆشیانی کە پێویستە پشکنینی DNA بۆ بکرێت؟ DNA هەموو زیندەوەرێک پێکهاتەی بنە ئەساسی هەموو زیندەوەرێک DNA-ە، یعنی گەر لە بەکتریایە کۆبیگری لە ڤایرەسێک کۆبیگری هەتا کۆگاتە ئینسان پێکهاتە ئەساسیەکەی DNA-ە و هەموو مواصفاتەکانی ئەو کائینە ئەو زیندەوەرە لەسەر ئەساسی DNA-یەکەیەتی کە لە ناو خانەکانیەتی. چۆن بە زیاتر ڕۆم بێت لای دکتۆر؟ مەسەلەن بڵێن ئێستا تۆ شکلی چاوت، ڕەنی قژت، بەژن و باڵات، ئەم هێنانە ئەمە هەمووی ئەم مواصفاتانەیە کە تۆ یا من و تۆ و بەڕێزیان ئێمە جیاکاتەوە سیفەتی DNA کە لە ناو خانەکانی ئێمە هەیە لە ئەساسەوە ئێمە جیاکاتەوە لە بڵین کائینێکی تر، ئەو کائینەیش لە ئێمە جیابێت و بە حکمی ئەو هێنانەی ئەو کرۆمۆسۆم و DNA. طبعا DNA دەزولەیەکە کە بڵین بەناوە تایبەتێکەی کە دەزولەیەکە لە شکلی کرۆمۆسۆما لە ناو خانەی هەموو هینەکە هەیە، زیندەوەرێکە هەیە. چکەم هەموو زیندەوەرێک لە خانە پێکهاتووە. خانە یەکەی ئەساسی یەکەی بنەڕەتی هەموو زیندەوەرێکە. اینجا هەیە زیندەوەر هەیە کە لە یەک خانە پێکهاتوە وەکو بەکتریا، زیندەوەر هەیە کەەوە لە ملیاردەها خانە وەکو ئێمە یا وەکو نەبات یا وەکو حیوان لە ملیاردەها خانە پێکهاتووە. هەر خانەیەک ئەو وەحدە ئەساسی تایە کە DNA-ە. باش دکتۆر، بۆ سنووسەوار نەخۆشیە بۆ ماوەیەکان کامانن ئەو نەخۆشیانەی کە لە ڕێ DNA-ەوە پشکنینی DNA-ەوە دەرەکەوت؟ خۆی زۆرن ئەو نەخۆشیە بۆ ماوەیانەی کەوا لە ڕێی DNA کە ئەڵین بۆ ماوەیی، یعنی ئەم نەخۆشیە لە بنەڕەتدا لەو خانانەیە، یعنی لەو یەکە بنەڕەتیانەی خانەکەیە کە ئەشڵین بۆ ماوەیی. مەقسەدمان ئەوە نییە، شەرت نییە، ینی بڵین کۆنسێپتێک هەیە یاخود تێگەیشتنێک هەیە ئەبێ تێبگەین و گۆڕانکاری بەسەرا هاتووە. شەرت نییە مەسەلەن کاڵین نەخۆشیەکی بۆ ماوەیی، شەرت نییە من ئەو نەخۆشیە لە باو باپیرمەوە بۆم هاتبێ، لەوانەیە لە خۆمەوە ئەو نەخۆشیە دەسی پێکرد بێت لە خۆشمەوە ئەگەر دەست ئەوەش بۆ ماوەیە؟ بەڵێ چونکە کە ئەڵین یەکە بۆ ماوەیەکان ئەو مەبەستمان ئەو DNA-ەیە کە لە ناو خانەکەیە، ئەوەیە کە یەکە بۆ ماوەیەکانە، ئەوەیە کە بۆ ماوەیە و ئەوەیە لە تۆوە نەقڵ ئەبێ بۆ مناڵەکانت. اینجا شەرت نییە مەسەلەن لە نەخۆشیەک بێت. زۆر حاڵەت هەیە کە ئێمە لای ئێمە ئەڵێ عیلەکەمان هیچ هینێکی ئاوهای خانەوادەکەمان نە لە باو باپیرانمانەوە ئەپ پرسیارمان کردو هیچ شتێکی ئاوهایتیان نەبووە. ڕاستی شتێکی وایتیان نەبووە، بەڵام شەرت نییە مەسەلەن لە باو باپیرەوە بۆت هاتبێ، لەوانەیە ئەمڕۆ لە تۆوە دەسی پێکرد بێ یا لە مناڵەکەتەوە دەسی پێکرد بێ، ئەویش ئاڵوگۆڕێکە لە کرۆمۆسۆمەکەی یاخود لە DNA-یەکەی ئەو شەخصە ئەو مناڵە. سەیرەکەی مەسەلەن بەعزە عائیلەیەک هەیە 4-5 مناڵیان هەیە، بەڵامێکیان نەخۆشیەکی دەگمەنی هەیە. شێکرایە بۆ نمونەگەر ئەوە ئەگرێت؟ بەڵێ ئەو نەخۆشیە دەگمەنە بەس لەو مناڵەیە هێن بووم. شەرت نییە کە باوکو دایکەکە هەیان بوو بێت، لەو مناڵەیە ڕوویداوە. ئەمەش هۆکاری خۆی هەیە، هۆکاری زۆری هەیە. ئەو نەخۆشیانەی کەوا بڵین بۆ ماوەیین و پشکنینی بۆ ماوەییان بۆ ئەکرێ، وەکو نەخۆشی هینەکان بڵین سەرەتانەکان، شیرپەنجەکان، نەخۆشی بۆ ماوەییە؟ بەڵێ مەسەلەن بڵین سەرەتانی مەمک، سەرەتانەکانی تر، ئەوانە هەموویان نەخۆشی بۆ ماوەیی چکەم ئاڵوگۆڕێک لەو کرۆمۆسۆمانەیە ئەبێ، ئەو کرۆمۆسۆمانە یاخود ئەو DNA تحکم بە هینەکە، چکەم هەموو معلوماتەکان لەویا کۆبۆتەوە
يعني وەکو بڵێ ئەرشیڤێکی تۆیە منە ئیتر هەر معلوماتێک هەبێت لەوێوە ئەدرێت بە هینەکان سەرەتانی شەیشەکە لەو نقاتانە هەموو شتێک بڵین پێرفێکتە لە خانەیە نابیسی و نابیناش نابیسی و نابیناش طبعا لێرەیە ئەبێ شتێکی تر هەیە کە ئێمە لەو پشکنینانەی کە خۆمان ئەیکەین بڵین ئێستا هەفتەیە ئێمە مەجموعەیە پشکنینمان هەیە تۆ لە خانەیە ناوکت هەیە کە ئەو DNA تایە ئەو کرۆمۆسۆمانەی تایە ئەو کرۆمۆسۆمانە کە 46 کرۆمۆسۆمە بەنسبەت ئێمەوە کە نیوەیمان لە باوکەوە بۆ هاتووە نیوەیشیمان لە دایکەوە بۆ هاتووە ئەمە وەکو پێناسەیەک لە دەرەوەی ئەم کرۆمۆسۆمانەی شتێکی هینێکی کە هەیە بڵین گەردیلەیەکی بچووکتر هەیە کە ئەویش DNA خۆی تێ ئەوە دائیمەن لە دایکەوە نەقڵە بێت دائیمەن لە دایکەوە نەقڵە بێت ئەم دوانە هەردووچیان DNA هەیە جا ئەو گەردیلە بچووکە کە پێی ئەڵێن خانە وزە عنی بڵین وزە ئەداتە خانە وزە ئەداتە من و تۆ کە ئێستا قسە ئەەکەین ئەبینین دەسمانە جوڵێنینەوە ئەڕۆین ڕائەکەین ئەو وزێ لە دەرەوەی ئەو هینە ئەدرێتە خانەکە کە پێی ئەوتری مایتۆکۆندریا جا ئەوێ خەتەرەکە زیاتر لەویایە بە حەقیقەت چکە ئێمە ئێستا ئیش لەسەر ئەو هینەیش ئەەکەین خەتەرەکە زیاتر لەویایە کە زۆر نەخۆشی هەیە سەیرەکەین عیلاقەی پەیوەندی بەوێوە هەیە پەیوەندی بە خارج دەرەوەی هینەکە هەیە چکەم ئەمیش بڵین هینێکی هەیە ئەم وزە ئەدات ئەم هێنەدات بەخانە پەیوەندیشی هەیە لەگەڵ کرۆمۆسۆمەکانە یاخود ئەو DNA کەوە ئێمە لە دایک و باوکمانەوە وەرمان گرتووە. دکتۆر نەخۆشخانە حکوومیەکانی کوردستان هەمویان ئەم پشکنینیان تیان ئەنجامەدرێت؟ نا ئەم پشکنینیان تیانجام نادرێت مەسەلەی پشکنین جیایە لە نەخۆشخانە حکوومیەکانە مەقسەدت نەخێر تەنها لە نەخۆشخانە حکوومیەکان نەخێر ئەوەی کەوا من ئاگادار بم نەخێر تیا ئەنجام نادرێت چونکە گەورەیە هینەکان پشکنینی کرۆمۆسۆمەکانە کە ئێمە ئەنجامی ئەدەین پشکنینی داوای هینە بەڵێ لە هەولێر سنتەرێک لایەوە لە ماوەی ڕابردوو ئێوەش پێما بەدەستان تیا بڕێکردنەوەی هەنی ئێستا لەوێ کارەکەن؟ والله ئەوەی کەوا من ئاگادار بم وابزانم دوای بەجێهێشتنی من تۆزە کارەکان کب بووە زۆریش کب بووە. بۆچی؟ مەسەلەی کارکردن لەگەڵ DNA پسپۆریە و شارەزاییە دوو خووە ینی بەڵێن هیوایەتە پسپۆری و شارەزایی بۆ چەندی حەزت لە هینەکایە تەنها ئەوە نییە وەڵام من سەرۆکی ئەم سنتەرەم و ئەم ئەو سنتەرتان کردەوە بۆچی چێتانێشت؟ ئەوە دیارە تێگەیشتنی من کە تازە هاتبوومەوە تێگەیشتنی من لە بارودۆخی کوردستانە زۆر جیاوازتر بوو وەک لەوەی ئێستا تێگەیشتن نوا مەزانیکەوە کارکردن مەسەرەن لە ئەوروپا لە ئەمریکا کە ماوەی 25 ساڵ من لە وڵاتانە بووم تۆ یا لە سێکتی حکومی ئیشەکەی یاخود لە ئەهلی ئیشەکەیت پرایڤەت یعنی هیچ جیاوازیەک نییە لە بینی ئەم دوانەیە هەردووچی بە هەمان شێوە لەوانەیە ئەهلیەکە باشتریش بێت ئەڕواتە پێشەوە بەڵام هەردووچی خزمەت بە کۆمەڵگا ئەکات و هەردووچی خزمەت بە هینەکە ئەمە یەکێک بوو لە تێگەیشتنەکانی من چکە من ئەو هینەم هەبوو نەمزانی کەوا ئێرە جیاوازە لە هەموو عالەم لە کوردستان بەس تەنها ئێوە هەن کە ئەتوانن پشکنینی DNA بکەن ئەوەی کەوا بۆمان ئێتەوە شتەکان چ لە بەغاوە چ لە بەسراوە چ لە بڵین خۆراوای وەسەتی عێراقەوە بەو کواڵەتیە و بەو هینە بەڵێڕەن تەنها ئێمەین کاریکەین بەڵێ تەنها لە سلەیمانیە سنتەری مایکرۆجینە بەڵێ دکتۆر زۆر قساکرێت ئەوە ئەینێرم بۆ مەغدا
مثلا لو فحصك نازم لو يتشيلي كندوا قريتو بو لسليم مثلا له ولير او سنتري كرا ليه بو شي لسليمانيش زوجار باس ل سيستم تندرستي راكن لين سيستم تندرستي لي زور بشكوتو زور جرينجي بيدا بو شي فحصكي وا جرينج ليرانيا كانت براسي دي ان اي بشكني كي جرينجا هبيت ل نخوش خانه كان سليمان خوي ليريا طبعا اما بزماني خوم نام حزناكم بدمي خوم وبزماني خوم باسي كم بلام اما لزور شت هي لزور بشكنين هي اما بيشكوتو ترين لا وكلا ولاطاني دولو بر اما بيشكوتو ترين لا ولاطاني دولو بر او كم مسألة دي ان اي وكو باسم كاركدن لسر دي ان اي جيكا ل شارزایە چی دوور و درێژ ئەمە گرنگە کە تۆ چەند ساڵ لە چەند شوێنە کارت لەسەرمین کردووە هیوایەت و خۆیشە تقریبا نتوانم بەڵام بەنسبەتەوە هەموو ژیانم بووەتە ئەو هیوایەتە بەڵام ئەگەر پسپۆری خۆت بێت بەڵێ ینی ئەخر ئەوەیە هێنەکە تۆ هەموو شتێکت وەلا خستووە تەنها اهتمامات بم نقطة داو بيشكوتن لما جاليا لم هنا أويا موضوع كش كم يما زور أما واقعة أما ريكوردي شلا أرشيفي خوش معنا ودلعي زور كسيش زور نخوشي كنا الراوة بودروا هاتوتو بولاي إما أو نتيجة زور غلط بوا أو يكوالي بوا لا كراوة زور غلط بوا يعني من يك نمونة شي زور بسيطة هنا نامي ناوي ولاتا كان بمناوي هنا كان بم نتيجة هات بوا لدو ولاتي دراوسية بالنسبة أفريتيكو كدو جامبو على أساس من على كي بڵین منگۆلیە تر زۆر پەرێشان بوو کە چی لێ بکات چکە منگۆلی لەبار نابرێت یعنی لە ئێمە فەحسمان کرد فەحسی مناڵەکەمان کرد لە سوێن نەخێر وانە دکتۆر کوڕێکی ڕێک و پێچیشت بوو لە دیێنەیە دەرەکەوێت منگۆلیەیان لە لەسکی دایکێت بەڵێ ئەمە ئەو فەحسە زۆرەکەین ینی ئێستا هینەمان هەیە لێرە ئەو فەحسە ئەکەین ئێستا بڵین ئەم هەفتەیە ئەمڕۆ جومعەیە ئەمڕۆ ئیش ناکەین پێشمان و هین ئیسراحەتێک کە دەینە خۆمان بەڵام لە شەمانەوە ئیشەکەین کراوایە بۆ هەموو کەسێک هەموو دایکێکی دووگیان ئەتوانێت سەردانتان بکات هەموو دایکێکی دووگیان ئێمە ڕاوێژمان وایە بۆ هەموو دایکێک چکەم ئێمە زۆر شت ئەبینین لێرەیە ئەویش بە حکمی بیئەکەمان بە حکمی ژینگەکەمان تأثيري هي بسر بماوي لش بماو بتايبتي بلين أفرتي دوجيان لبرو إما راوج معنا أويا كهمو أفرتي شي دوجيان باشتر وايا كفحصي من على كيس شيبكات وزور بهيش جليري أم نقطة هي فرق لبينيهم تو سامبلك ياخذ هناك انيريت الدروا بالنسبه هو تنها توزي خينا ياخذ بارشي هنا ولا قال بارشي ورقه يتر تشيشينيه بلان بالنسبه ايما وايما من جنابي شتنا ناسم يشي لم كومل جايمن اگر من علاقات معوق به من برسيارم لم هنا يعني ابي اهتمامي شي زوري بدمي بو هنا طبعا اويش الين زور جار صد نيه بلام دكتور لما رابردو ايوا دكتور فرهاد بالنسبه له كيسي بشنين دي ان اي بو مريم او خاتني هاوناس كدواي بن هاوناس ناوي نراوا قرايا ويستا يعني او بوشي دواكوت بشكينا كيوا قسيك يعني او ترى دواكوي وي مسألة دواكوتنا ك بيوندي با او خلقانا وهبو كمناضيان ونبوا اما
کۆمەڵە مەئەسات بە ژیانمانە هاتووە وەکو ملەتی کورد دوێنەکە گوێم لە گۆرانیەکە کرد بڵێن گۆرانیەکی لوڕی کۆن زۆر هێمبووم لە یارێ هینە کات ئێمە لە تەریخەوە مەئەسات بەسەر ئێمەیە هاتووە بەسەر ملەتی کووردا هاتووە کۆڕۆمان هەبووە مناڵی تیاون بووە ئەنفالمان هەبووە مناڵی تیا سەرگەردان و ون بووە هەڵەبجەمان هەیە مناڵی تیا ون بووە ئێستەیش داعشمان هەیە مناڵی تیاونە بێت بێکەس و کارێنێنەوە بەڵام ئێمە معلوماتێکی بچووکمان هەیە یاخود معلوماتێکی نەک بچووک معلوماتێکمان هەیە کە مناڵەکانی هەڵەبجە بە زۆربەیان لە ئێران ئاون بوون بەڵام مناڵی ئەنفال لە وڵاتانی عەرەبی و یاخود لە ناو عێراق و لە هێناون بوون ئێمە ئەو معلوماتەمان هەیە تاکو ئێستا لە بیدایەتە ئێمە لەمانی 11 پارەکەوە دەستمان پێکرد پێشتر دیارە ئیشیان لەسەر کردەوە بەڵام هەڵەی تیا بووە ئەوە ئێمە عیلاقەمان نییە بە پێوەی و قسەیشی لەسەر ناکەین ئەو هێنا پێشتر عینی ئەو سوالەی کە بەڕێستان کردتان لەگەڵ بۆ هێن هەڵەی گەورەی تیا بووە کە هات بۆ لای ئێمە لەمانی 11 پارێکەوە دەستمان پێکرد وتمان پێش هەموو شتێک پرۆفایلی یعنی DNA پرۆفایلی وەکوتم نیوەی کرۆمۆسۆمەکان لە دایکەوەی نیوەی لە باوکەوەی اینجا ئەمە مهمە بەلای ئێمەوە ئەو دایکانە یا ئەو باوکانە یا هەردووچیان یا ئەگەر ئەمانە نەبوو مەسەرەن کەسی نزیکی یەکەم شکم بەڵام ئەمە زۆر مهمترە کە دایک و باوکەکە هەبێت لەبەر خوێنیان دکتۆر بەڵێ لەبەر کە دایک و باوکەکە هەبێت زۆر مهمترە چونکەم ڕێک کتومت تۆ ئەبێ 99 لە 100 بێت کتومت تۆ نیوەت هی دایکتە نیوەت هی باوکتە ئیترەگە دایکت بێت باوکت بێت نیوەکەی چۆن یعنی خوێنی من بزەبەت وەکو هی دایکمایان وەکو هی باوکمیان ئێستا باسی ئەەکەم بەس باسێکی ئێستا ئێمە سەر ئەو هێنا ئێمە کە دەستمان پێکرد وامان تەسەوەر کردکەوە لە کۆی 38 خانەوادە وامان زین 38 خانەوادە مناڵیان ون بووە چکەم ئەو معلوماتە درایە ئێمە لیستێکمان هەبوو بە 38 لەو 38ش ئێمە 31 خانەوادە هاتبوون بۆ لای ئێمە کە پرۆفایلی DNA مان بۆ کردبوو بەڵام لە کەیسی هاونازە مەریەمی ئەو وەختە و هاونازە سیرمان کرد نەخێر زۆرترە داهێن بەس لێرەیە نقطەیەک هەبوو بە نسبەت هاونازی ئێستا و مەریەمی ئەو وەختە شتێک هەیە لە هێنا کە پێی ئەوترێ کلۆس سۆسایەتی یعنی لە بڵین هینی بۆ ماوەی کە مجتەمەعێکی داخراوە کوردیش وەلادیەکانیش و ناوچەکانیش مجتەمەعێکی داخراوە مجتەمەع داخراوە کە بەو حکومەی کەوا مەسەلەن ئامۆزا و خاڵۆزا و پورزا و ئەم هینانە لە ناو یەک کاتە زاوجەکەن یعنی کرۆمۆسۆمەکان هەر لە ناو ئەو مجتەمەعەیە زۆر نزیکن لە یەکەوە ئێمە لە مەجموعی ئەو 31 خانەوادەیە گەیشتینە نەتیجەی ئەوەی کەوا چکەم 3 پرسیارمان هەبوو کووردە پرۆفایلی کوردمان هەیە ئێمە بە حکمی ئیشەکەمان کووردە خەڵکی هەڵەبجەیە پرۆفایلی ئەو سیویەکەمان هەبوو چەنە نزیکایەتی هەیە ئێستا تۆزە زۆر زیاتریش ڕۆیشتویندا لەو مەسەلەیە ینی ئەتوانین بڵین مەسەلا من ئەگەر هینی جەنابەت وەربرم ئەتوانم ناڵێم 100% بەڵام هەڵێم تۆ خەڵکی ئەو منطقەیەیت خەڵکی منطقەش بەڵێ ئێستا کەیسی ترمان هەیە کە بە تەحدید ئەتوانین بڵین ئەبێت لەوێ بەدوایە بگەڕین بەدوای کەسەکانیان بگەڕین ئەمە هینی کرد اینجا لەوێەوە خەڵک هاتن ینی لەو 31 خانەوادەیە گەیانمانە 58-59 خانەوادە و تقریبا 80 کەسمان هەم کرد هەتاکو ئەخیر شت دایکە حەقیقەکەی پێیا بوو ئەمە هینەکە بوو مۆزوعی خوێنەکە ئێمە لە خوێنەکەیە DNA کە تۆ DNA لە شوێ وەرەگری یا لە خوێناوەری ئەگری یا لە قژاوەری ئەگرین یا لە پێستاوەری ئەگرین یا لە بەڵێ ئێستا کەیسێکمان لایە لە قژەوە هیمان کردووە یا لە ناو دەماوەری ئەگرین یا لە ئێسکاوەری ئەگرین مەسەلەن مردوویە کەمە کەیسێکی زووتر بڵێن پارەکە کەیسێکی 5 پێشمەرگەی ساڵی 63 زمانی زعیم سەدیق هەبوو هەر پێنجیان لە هینێکا بوون لە گۆڕێکا بوون
حەزیانە کرد کە سوکاریان حەزیانە کرد کە بیان ناسنەوە پێنج پێشمەرگەی ساڵی 63 ساڵ لەمەوە پێش ئێمە لە ئێسکەکانیانەوە دیێنەیەکەمان دەرکرد و کە سوکارەکانیشیان مقارنەمان کرد بە کە سوکارەکانیان هەر ئێسکەی دەستنیشان کران لە هەموو شتێکە لە پێست و بەڵێ هەموو شتێک ئەشتوانین مەسەلەن ئێستا بڵین ئەو بلوزەی کە لەبەر تایەکە دایرەکت ینی بڵین مباشرەتەن بە لەشتەوە هین بۆ دوای هینێک ئەو بلوزەت وەرگرین و لەوەی شاهین بکەین یا نازانم جگەرە چێشی جگەرەکەیشتا دکتۆر دوڕێنمایی ینی بۆ کەسانی کە پێویستە پشکنین دیان ئەی بکەن بەڵێ چیت هەیە بۆ بابەتە خۆی پێش هەموو شتێک بەنسبەت ئافرەتی دووجیانەوە پێویستە چکەم ئێمە احتیمام بەویان زۆر ئەدەین بەنسبەت بڵین مناڵەکەوە لە سێمانیەوە کە فەحسی کڕۆمۆسۆمەکانی DNA مجتەمای ئێمە کۆمەڵگەی ئێمە نەزرەیەکیان هەیە بۆ DNA وازان کە DNA کرا ئیتر بۆ ئەوەیە بزان ئەم مناڵە ئایا هیچ ئەی باوکیانە یان ئەوە دوو هینی جیاوازە تۆ DNA ئەەکەی بۆ نەخۆشیەکان مەسەلە باوکەکەت فەحسی DNA شەکەی ئەوە ئێمە هەروە لە خۆمانەوە ناتوانین بیکەینەوە بێ یا بە فەرمانی وەرەقی پۆلیس بێت یا بە فەرمانی محکەمە بێت بە جهتێکی ڕسمی لە خۆمانەوە ناتوانین ئەو شتە بکەین ینی بۆ فەحسی هێن خۆ زۆر کە حاڵەتی ئاها ئێن بۆ لای ئێمە وەڵام مشکم لە مناڵەکانی خۆم هەیە ئەمێنی بکەم ئەڵم کاکەوە محکەمە و ئەوە پۆلیس و فەرمو بڕۆ بۆ پۆلیس وەرەقەمان بۆ بێنشکم ئێمە جوابی ئەوانە دەین و جوابی تۆ نادەینەوە لێرە وەکوهین ئەنیوە مۆزوعێکی کێ مەسەلە هەر بە شک نییە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فەراد مارۆف بەرزنجی پسپۆڕی نەخۆشیە بۆ ماوەکان سپاس بۆ زانارانی کەسەکەین لەبارەیەوە